بە بۆنەی یادی یاتنە دنیای سەروەری مرۆڤایەتی پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خۆی لەسەر بێت نەخۆشخانەی بەخشینە سلێمانی داشکاندنی گونجاوی لە سەرجەم بەشەکان بۆ خزمەتی زیاتری هاوڵاتیان ڕاگەیاند بە بۆنیادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم و بە تایبەتیش لەم کاتەیە کە ڕوبەڕووی کۆمەڵێک ئیهانە و سوکایەتی بە مەشاعیرە دینیەکان و بە خودی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەکرێت ئێمەش وەکو واجبێکی خۆمان بەڕاستی بە پێویستمان زانی کە بۆ خۆشەویستی ئەو زاتە شتێکی تایبەتمان هەبێت دیارە ئێمە ساڵانی ڕابردووش خۆتان ئاگادارن کە چالاکی و ئۆفەرمان هەر هەبووە لەم ساڵیژە سوپاس بۆ خوا بینینی نەخۆش لە سەرجەم کلینیکەکان بێ بەرامبەرە و پشکنی دیدان لە سنتەریدان بێ بەرامبەرە و داشکاندنی تایبەت کراوە لە تاقیگە و لە دەرمانخانە و لە سەرجەم سنتەر و بەشەکان ئەشیع و سیتیسکان و ئێماڕاوی ئەمانەش کە داشکانێکی تایبەت کراوە بۆ کەسانی کە پێویستیان بەم شوێنانە هەبێت. هاوکات کۆمەڵگەی پزیشکی بەخشینیش لە هەڵەبجە بینینی پزیشک بێ بەرامبەر و لە تەواوی بەشەکانیش لە سەدادا داشکاندنی بۆ هاوڵاتیان ئەنجامدا. ڕۆژان بە بۆنەیەوە داشکاندنیەکی سەرتاسەریمان بۆ هەموو بەشەکان کردووە کە داشکاندنەکانیش خۆی بینێتەوە لەوەی کە پسوڵەی پزیشک و سەردانیکردنی پزیشک بێ بەرامبەرە لە بەشەکانی تاقیگە و بەشی تیشک و بەشی سۆنەر و سنتەری ددان و ئەمانە داشکاندی لە ساعت دەمان بۆ سەرجەم خزمەتگوزاریەکان کردو. ئەوەی کە من سەردانم کردمە خزمەتێکی باشی خەڵکی هەڵەبجە و شارەکانی کەیان کردو ئەم داشکاندنەشیان کە ساڵانە لە یادی مەولودا ئەیکەن خزمەتێکی زۆرە بە هەژاران و نەداران و داشکاندنیشان کە کردو ئۆفەریان کردوەوە دەستخۆشیان لە یەکەم جێ دەستخۆشی. ئامانجی دەستگای خێرخوازی بەخشین خزمەتکردنی هاوڵاتیانە بێ جیاوازی بەردەوام خزمەتگوزاری تەندروستی لە نەخۆشخانە و کۆمەڵگەکانی پێشکەش بە هاوڵاتیان دەکات لە بۆنە ئاینەکانیشدا داشکاندنی بەرچاو لە سەرجەم بەشە پزیشکیەکان دەکات تاکو خەڵکانێکی زیاتر بە تایبەت هەژاران و کەم دەرامەتان سوود لە خزمەتگوزاریەکانی ببینن. سامر فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.